درامای بارانەکە یەکێکە لە بەرهەمەنوێیەکانی کەناڵی کورتسات کە دوجار و دوای چاوەڕوانیەکی زۆر ئەم شەو سەعات 9 یەکەم ئەڵلقەی درامای باران لە شاشە جوانەکەی کورتساتەوە دەبینرێت و پەخش دەکرێت و ئەم درامایە لە 30 ئەڵلقە پێک هاتووە و لە دەرهێنانی زۆر بەڕێز دەرهێنەر ئاکۆ عەزیز میرزایە و بابەشداری ژمارەیەک لە ئاکتەرە بەتوانا و دیارەکانی شاری سلێمانیە و هەروەها کۆمەڵێک چیرۆکی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت و درامایەکە شایانی بینینە. خەڵک هەر هەمووی درۆکە بەس جەنابێ ڕاستەکەی. چیم کردووە ئەشی چیم کردووە؟ دوای چاوەڕوانێکی زۆر ئەم شەو سەعات 9 یەکەم ئەڵلقەی زنجیرە درامای باران لەسەر شاشەی کەناڵی کورتسات پەخش دەکرێت. درامای باران کە خۆی لە 30 ئەڵلقەدا دەبینێتەوە لە دەرهێنانی ئاکۆ عەزیز میرزای و بەشێکی زۆر لە ئاکتەرە دیارەکانی کورتڕۆڵی تیادا دەبین و دراماکەش کۆمەڵێک چیرۆکی کۆمەڵایەتی لە خۆ دەگرێت و ڕنگدانەوەی ئاریشە و ژیانی ڕۆژانەی کۆمەڵی کوردەواریە و وەکو بەرەمهێنەر و ستافی دراماکەش ئاماژەی پێدەکەن درامایەکی خێزانیە و بۆ هەموو ماڵ و خێزانێکی کوردی شایانی بینین و تەماشاکردنە. بۆچی پرسیار نییە؟ ئەگەر مەسوول ویتە پرسیاری پارە و تیجارەتم لێ کردی. ڕەشەی لەکەن ئەگەر وازە من نێنێ بە حساب هەردووکمانە کوژن. بەداخەوە بۆ خۆتان خۆش بن. ئەمڕۆ سیارەکەی کاگەژیمان دۆزیەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا خۆی دیار نییە.